کوردستانە لە ڕاستیە تیپۆلۆژی پیاوی ئەو پیاوانەی کە بە دوای ئازادی ئاگەڕێن بە دوای پێناسەکردنەوەی خۆیانە ئەگەڕێن بەرەو زیادبوو نەچێ ئەمە هەم بە تێکۆشان هەم لە مەیدانەکانی چالاکی هەم بە ڕنج و قوربانیدانێکی زۆر ئەمانە کراوە هەم لە ڕووی پراکتیکی و لە ڕووی تیۆریەوە کاری لەسەر کراوە بۆ ئەوەش لە ڕاستیە ئێمە زۆر پێمان گرنگە ئەم بابەتە بخەینە گفتوگوی ئێوە لەبەر ئەوە لەگەڵ ئێوەیە بکەین ینی هەم تێڕوانینی ئێوەش بەلامانەوە زۆر گرنگە تکای خۆتان سنووردار مەکەن لەوەی کە یا بۆ نمونە هەوڵ نەدەین کە وشەکانمان جوان بکەین بۆ ئەوەی شتێکی دیکە دەربڕین کە ڕاستی ئێمە نییە ینی چی هەیە لە ئارایە ڕاستی پێویستمان بەوەیە گفتوگۆ لەسەر ئەوە بکەین لە لایەکی دیکەشەوە وەکو ڕێباز تکایەکی دیکەشمان هەیە کە با قسە لەسەر پیاوان بکەین قسە لەسەر ژن نەکەین چکە زۆر جار کە کاتێک پیاوان قسە لەسەر ئەوان دەکرێ یەکسەر گفتوگۆکان دەگەڕێنەوە بۆ دایکانیان یا خوشکانیان یان ژنێک لە خێزانەکەیانە کە دەڵێن ئێمە بەرهەمی پەروەردەی ئەوانین بۆ ئێوامان لێ هاتووە لەبەرەوە ئەمڕۆ با گفتوگۆ لەسەر پیاو بکەین ینی گفتوگۆ لەسەر ژن نەکەین ڕاستە دوو بوونە کە پەیوەستن بەیەکەوە دوو بوونە کە پێکەوە ژیانێک بنیاد دەنێن و دوو بوونن کە نە لەسەر بنەمای دژایەتیکردنی یەکتری نەهاتنوەتە بوون لەم گردونەیە بەڵکو بۆ تەواوکردنی هەبوون یەکتری هاتوونەتە بوون بەڵام ئێمە لێرە هەوڵ دەدەین کە زیاتر چەقی بابەتەکان لەسەر پیاوێتی پیاو سەلاری بێ بۆ ئەوەش من هەوڵ دەدەم لە بابەتەکەی خۆمە لەسەر ئەو بابەتە زیاتر لایەکی دیکەوە گفتوگۆی بزوتنەوەکانی ژنان لە دنیاە ئەڵبەتە هەر بە هەڵکشاندنی تێگەیشتن یا بڵین لە ڕووی تیۆری و پراکتیکەوە بزوتنەوەکانی ژنان کاتێک پیاوسەلاری دەخەنە ژێر پرسیارەوە تێڕوانینی جیاواز هەیە لەسەر قسەکردن لەسەر پیاوسەلاری یا بۆ نمونە هەر بەرەنگاربوونەوەی پیاوسەلاری تێڕوانینی جیاوازی هەیە بەشێکیان دەڵێن دەبێ بە تەواوەتی خۆمانی لێدا بڕێنین ئەوە ئیشی ئێمە نییە کە قسە لەسەر پیاو بکەین ئەوە ئیشی ئێمە نییە تێکۆشان لە دژی پیاو بکەین ئەوە ئیشی ئێمە خۆتی لێدا بڕێنە و وازی لێبێنە و ئەوە زۆربەی زۆری بزوتنەوە فێمینیستەکان کە لە دنیاە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ تێکۆشان لە بەرامبەر بە زێنیەتی پیاوسەلاری کراوە ئەنجامەکەی بەوە گەڕاوەتەوە پیاوسەلاری کاتێک لە دەرگاوە دەکرێتە دەرەوە لە پەنجەرەوە جارێکی دیکە لە سیستەمەوە خۆی دەکاتەوە بە ژوورە یعنی واتە لە ڕێگ و ڕیشەوە پیاوسەلاری کاتێک چارەسەر ناکرێت تەنیا دابڕان لە پیاوسەلاری بەژ نییە یعنی ئەوەنە تێر ناکە لەلایەکی دیکەوە ئایا ئێمە خۆمان لە پیاوسەلاری بپارێزین یان منهجێکی دیکە یان پرۆگرامێکی دیکەمان هەبێ بۆ قسەکردن لەسەر پیاوسەلاری ئەو کاتە بابەتەکە ئەوە دەبێت کە تەواو پیاوسەلاری دەبێت بەرەنگاری ببینەوە هەموو فۆرمەکانی ماسک لەسەر هەموو فۆرمەکانی داماڵین هەم لە ڕووی ئەو پیاوسەلاریە کە لە ڕووبەری کۆمەڵایەتیا هەیە هەم ئەو پیاوسەلاریە کە بۆتە دامەزراوە واتە بۆتە دامەزراوە لەناو دەوڵەتە لەناو دەسەڵاتداریە و لە هەمان کاتە لە سەرمایەداریە ینی فۆرمی لوتکە بە فۆرمی لوتکە گەیشتووە ئێستا بۆ ئەوەش ڕێبازمان زۆر گرنگە بۆ پێناسەکردنی پیاوسەلاری چۆن بێ زۆر گرنگە لێریا ئێمە جیاوازی بکەین لە نێوان پیاوسەلاری و هەروەها پیاوێتی ئەم چەمکانە چەند چەمکێکی جیاوازن لە دنیای معریفەیە پێویست بەوە دەکات ئێمە لە ڕاستیە ئەمانە لە یەکتری جیا بکەینەوە چونکە پیاوسەلاری لە نێوان پیاوێتیە یا بڵێن پیاوبوونە چەند چەمکێکی جیاواز لە خۆ دەگرێت یا بڵێن تێگەیشتێکی جیاواز لە خۆ دەگرێت ئێمە ناتوانین نکوڵی لە پیاوبوون بکەین وەکو ڕەگەزێک یا نکوڵی لە پیاوبوون بکەین وەکو هەبوونێک وەکو بوونێک بەڵکو پێویستە لە پێناسەکردنمانە ئەم دوانە لە یەکتری جیا بکەینەوە چونکە وەکوتم کێشەکە لە ژنبوون و پیاوبوونا نییە ژنبوون و پیاوبوون لە ڕاستیە یان هەر ڕەگەزێکی دیکە کە پێناسەی خۆی دەکات بە شێوەیەکی جیاوازتر کێشەکە لەوەیان نیە کێشەکە لەو بنیادنانە کۆمەڵایەتیە کە قۆناغ بە قۆناغ بەرەو پێشەوە چووە
بەڵام بۆی لە پیاوەتی تێبگەین لە ڕاستیدا پیاوێتی لە ناو توێژینەوەکانی خۆر ئاواشدا لە بەتایبەت لە بزوتنەوەکانی ژنان و فێمینیزمدا زۆر درەنگتر ئاور لە پیاوێتی دەدەنەوە و لە توێژینەوەی پیاوێتی دەدەنەوە بەتایبەت لە شەپۆلی دووەمی فێمینیزم لە 1970کان بەدواوە لە هەشتاکانە زیاتر توێژینەوە لەبارەی پیاوەتی دەکرێت و یەکێک لەو توێژەرانەی کە ڕۆڵێکی گەورەی هەیە لە دامەزرانی توێژینەوەکانی پیاوەتی ڕۆبرت کۆنێڵە کە ژنە سۆسیۆلۆژیست و پرۆفیسۆری زانکۆیە لە ئوسترالیا. ئەو بە سوودوەرگرتن لە تیۆری هەژمونی گرامشی تێگەی هەژمونی پیاوەتی دادەمەزرێنێت و زیاتر ئەمە قسەکردن لەسەر پیاوێتی و پیاوێتیەکان لە ڕاستیدا دەبێتە جێگەی دانوستان و دیبیت. بەڵام ئەگەر ئێمە پەیوەست بە کوردەوە سەیری بکەین بۆی بزانین بەڕاستی پیاوی کورد چۆن لە خۆی تێدەگات دەبێت سەیری زمانی کوردی لەلایەکۆ بکەین و لەلایەکی تریشەوە ئەدەبیاتی کوردی. ئەگە سەیری زمانی کوردی بکەین دەبینین لە زمانی کوردیدا وشەی پیاو هاوواتە کراوە لەگەڵ وشەی چاکە یان بۆ نمونە زۆر جار دەوترێت یان لەگەڵ ڕاستیدا بۆ نمونە زۆر جار دەوترێت ئەو پیاوەتیم لەگەڵ بکە لە بریەوەی بڵێ ئەو چاکەیەم لەگەڵ بکە دەڵێ ئەو پیاوەتیم لەگەڵ بکە یان ئەگەر بڵێ کەسێکی بەڕەوشتە یان کەسێکی چاکە دەوترێت زۆر پیاوە یان کەسێکی زۆر پیاوە یان کەسێکی پیاویان ئەگەر بێوێت قسەکەی خۆی سوور بێت لەسەر قسەکەی خۆی دەڵێت پیاو قسە دەکە یان قسەی پیاوە یان قسەی پیاو یەکجارە هەتا دوایە ئەمانە لەوە تێدەگەین کە لە ناو زمانی کوردیدا چۆن پیاوێتی و تێگەیشتن لە پیاو و پیاوی کورد چۆن دەوێت لە ڕێگەی زمانەوە وەکو ئامرازێکی دەسەڵات وەکو ئامرازێکی پەیوەندی وەکو ئامرازێکی بیرکردنەوە چۆن لەم ڕێگەیەوە کاتێک پیاو کە دەوێت گزارش لە خۆی بکات بە بەردەوامی بەهاکانی خۆی لەگەڵ پەیوەست بە ژنەوە بەراورد دەکات. بۆ نمونە بۆیە دەبینین دوانێتیەک یان دوانێکیەکمان هەیە کە ئەم لۆژیکە دوانێتیە هەم لە ناو زماندا دواتر لە ئەدەبیاتە لە زۆر بواری دیکەدا خۆی دەپەرچێنێت. بۆ نمونە لۆژیکەکە بەو جۆرەیە هەموو بەها ئەرێنیەکان و پۆزەتیڤەکان پیاو بۆ خۆی دادنێت و لە بەرامبەر ئەوەدا بەها نێگەتیڤەکان نەرێیەکان دەخاتە پاڵژن. بۆ نمونە بەو شێوەیە بەهاکان بەو شێوێ دابش دەکەن بەهێز بۆ پیاو لاواز بەرامبەر بۆ لاواز بۆ ژن ئازا ترسنۆک هۆشێکی سۆزەکی واتە بەردەوام پیاو خۆی وەکو خاوەن هۆش خاوەن عەقڵ و هۆشمەند دەبینێت بەڵام لە بەرامبەر ئەوە دەژن وەکو سۆزەکی یان وەکو ئەوەی کە تەنیا هەست و سۆز و عاتیفەی هەیە یان پیاو وەکو کۆمەڵایەتی دەبینێت بەڵام ژن وەکو سروشتی دەبێنێت یان پیاو وەک بەرهەمێنەر دەبینێت بەڵام ژن وەکو وەچەخەرەوە دەبینێت پیاو